الحمد لله ثم الحمد لله وما توفيقي ولا اعتصام إلا بالله عليه توكلت وإليه أنيب. إمان داراني عزيز بكورتي لخزمتانا باسي توري دومان باسي قرباني دكي لخزمتي ودا بيش مشتك أمصال خوتانا زانن نخوشي هيا هولدن أوي ريكاري تندرستية جيبجيك بۆ خۆتان باشە، بۆ ماڵ و مناڵتان باشە و بۆ شار و خەڵک و گەڕەک و هەمووی باش و چاکە ئینسان بیت. ئێمە قوربانی بۆ دەکەین ئیماندار یەک لەبەرەوەی ئەو قوربانیە نێزتمان نەکاتەوە لە خوا، دووهەم لەبەرەوەی سوننەتێکی پێغەمبەرە و سوننەتێکی پێغەمبەرانە فەصل لربك وانحر وقل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له وسنتك بيغمر وبيغمر إبراهيم عليه الصلاة والسلام. وإمام أبو بكر فرمي قورترين حجة بيغمر إخوة فرمي عليه الصلاة والسلام أي الحج أفضل فرمي شي حجة زور قورية أو كان خوف بيغمر الأزاني أفرمي بغمر إخوة فرمي العج والثلج واتى العج والثلج. العج يكم ينبون منا رفع الصوت بالتكبير أم حديث مان أفرمي أم دوشت قوريا أفضل الحج تكبيرات أو قوريا لم دروجة داك ديكي بتايبته وحاجيان قورته ودوم حج كامية أويا كإنسان لبناي إخوة قربانية لم فرمايشتا وعاتو ووتراوى حكمتي تي إيمان داران حكمتي قرباني كيما ديكي يكم يعني ويا بو حيوانك ديكي نخزمتي الله جياندا نيزك الدكاتة والأخوة وباشانش بوا خير وباداشت توردكي دواميان خير وصدقة انجام دي برانبر هجاران وفقيران سياميان مع مشاعر خوي پروردگار جيبجيك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. ويكي ترلوانه كأو روجه أجر باداشت بو حيواني كسري دبري خوي پروردگار لا مبناحت خوش دبي. أما حكمة كانت حكمي چه إيمان داران حكم آية قرباني واجبة آية قرباني سنة أوي هيتي واجبة لسنة أوي نيتي سنته وأجنيك ونحبارنا بيجابيك خيريك. أما هردقي هي واجب لسرو كساني كديكين يكميان نيتيان خوابي الله جان به خلاص دوميان شاق بزاني أو قربانية ديكا خايورا نقوشتك يقرا نخرنك بلان تقوى يقرك لهم يزبون ولا الله بتشيبوا قربانية كديكين لخوای پروردگار لقرآن دا دفرمي سيميان هول دا توك لخوت مكروا لم در روجا ولا كان شو بسرا وخد بكي تريش اما جماعة بيك بلام اما مكانا كيشيدي قولا اقمرو بيك توكي لجاني خوي كردوا قرباني كي تواو ويشي تياني دور رأيه لسرم عندي كان فرمن باشوايا چاكوايا هر كسي قرباني كرد توك لجاني خوي نكات ألين واجب كنيكاد. أما لا إمام أحمد كوري حنبل لا إمام شافعي عليه سنة أقبيشي كاتوا هيش ناقوري لقربانيك إكرا مدودلينا وإيمان داران هر كسي بجوري توانا إخوي كسي مجبورا ناچارا هال شونيكا إجدكا كاردكا ناچاري دكن أو أقر توكش كاتوا لجاني إخوي بنحبار نعم بەڵام ئەگەر کەسێ وەک من و تۆ کەس ئیژباریمان ناکا کە بە زۆر پێمان ناکەن هەوڵ دەتوو مەکەرەوە و دای بنە و چاکتر و باشتر. ئەمە دینی ئیسلام ئەمە ئاوایە. خاڵێکی ترەوەیە هەوڵ دەن حەیوانی چاک و باش بکەنە قوربانی با عەیبی پێوە دیار نەبێ ئیمانداران با شاخدار بێ. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام شاخداری سەربڕیوە حەیوانی بێعیبی سەر بڕێ. ئیمانداران هەموومان دەزانین حەیوانی عیبدار کامێ ئەگە حەیوانێ لەڕ بوو گۆشتی نەبوو نەخۆش بوو شوێنێکی شکا بوو
هەر شتێک بێتە مایەی عەیبوونی حەیوانەکە بۆ قوربانی ناشێ. ئیتر ئەمە خۆت بکە مامۆستا بۆ خۆت. هەر شتێک ئەو حەیوانە لە بازاڕە بێتە عەیبدار، سعری کەم بێ، بە چاوێتە سێرکرێ، هەرزان بفرۆشێ، بە هیچ شێوێ دروست نییە بۆ قوربانی. ئەمە تر قیاسە و داینە بۆ خۆت. کەمێک گوێچکی بڕاوە و چاقی شکاوە، گوێچکەکە تەسیل لە بازاڕیەکە، عەیبدارە لە بازار، ئەگە عەیبدارە مەیکە، ئەگە عەیبدار نییە بیکە. شۆقی گۆنی شکاوە، لە ئەسڵەوە شکاوە، ئەگە لە ئەسڵە شکاوە و لەناو حەیوانەکانی تردا عەیبدار نییە، ئەوە بیکە. ئەگە عەیبدارە مەیکە، ئەوە کاتە مەیکە. بەڵام باشتر چاکتر وایە حەیوانی ناسک، حەیوانی باش چاکترین حەیوان بکەی و باشتر. و خاڵێکی ترمانەوەیە ئینسان کاتی سەریە بڕێ هەوڵدا خۆی سەری ببڕێ، یان خۆی لای بێ، یان بیداتە دەستی ئەمینێک ئیماندارە. ئەوە لێژە خۆی نەگەرەکە و گورەقەی نەخسوونەت ئەسڵەوەی خۆ سەری ئەتوانی سەری ببڕە، بچۆ بۆ قەساوخانە و لێ خۆ سەری ببڕە. ئەگەر زاد ناکەی یان ناتوانی بچۆ بە دیارێەوە بێسە و دوعا بکە، خۆت دوعاکە لە پاڵێ ڕاوەستە. ئەو کەسەوەنەی تۆ دڵسۆز نییە دوعا بۆکە، لەوەیە پێی نەکرێ، لەوەیە لە فکری چی، لەوەیە سەری قەڵەباڵەت بێ. باش وایە وا بکەی باش. ئەمە لەگەڵ یابیت ئەو کاتەش کە بسم الله على سنەتی رسول الله وعن فلان وعن فلان لەگەڵ کێ و کێ بیکەی. قوربانی بۆ مردوو ئەگەر وەسیەتی کردبێ ئەبێ، ئەگەر وەسیەتی نەکردبێ هەر ئەبێ. ئیمانداران لەسەر قەولێکی عولەما مردووەکانتان بێبەش مەکەن لە قوربانی، هەردگی ئەبێ و هیچ ئیشکالی تیان نییە. ئەوانەی کە قوربانیەکەن ئەبێ قودرەتیە بێ، پێویست ناکە قەرزکەی. ئیمانداران هەتە بیکە، نیتە سونەتە، ئیتر ئەوە مەکە، خۆت ئیحراج مەکە. ئەمەش مانایەوە نییە ساڵ بیتەوە بۆ هەموو شتێک قەرزەکەی، بەس بۆ قوربانی قەرز ناکەی. ئەتەی خۆت ئەڵانەیتەوە و مامۆستا بەخوا قەرزم و ئەوە نەم هەیە و لەولاوە بۆ هەموو شتێ دەسە بێ بۆ قەرز، بەس بۆ قوربانیەکە نابێت. ناوا مەکە. ئەگەر کەسێکەیە دەستەگرێ یارمەتی دەدا بۆی قوربانی بکەی، بیکە، هیچ عەیبی نییە. بەڵام قورساییەکە لەسەرت، قەرزی دنیا لەسەر شانت نەچی داوەتەوە، گەرتە قەرزی ترش خەیتە سەری. ئەمە قورساییە خوا ئەمەی ناوێت وە پێویست بەمەش ناکە. و یەکێکی تر لەوانە ئەوەی کە دەکرێ معلومی جەنابتانە وشترە مانگایە بزن و مەڕ. ئەبێ حەیوانی سپی 6 مانگ، بەڵام سیفەتی ساڵی بێ. بزن ئەبێ 2 ساڵ، ئەوە کانترش ئەچێتە 3 ساڵ بە 5 ساڵ کە دەکرێت یایدا. وەختەکەی دیارە معلومی جەنابتانە کاتاکەی لە دوای نوێژی جەژنەوە دەست پێەکە هەتا خۆراوەی کۆتایی ڕۆژی جەژن کە چوارەم دەکا ئینسان بیکە. ئەو کەسانەی کە مشتەرەکن حەیوان کۆ دەکەنەوە، حەیوانێکی گەورە دەکەن بۆ 7 نەفەر. ئەم 7 نەفەرە ئەبێ هەر حەوتیان دابەشیکن پارەکە و نیەتی هەناوی هەر حەوتیانش بێت. ڕئیس عائیلە حەیوانی گەورە بۆ 7 نەفەر، حەیوانی بچووکش بۆ 1 نەفەر، بەڵام نەفەرەکە و خۆی و عائیلەکە کە ئەنجامی دەدا. چۆن سەری دەبڕی؟ ئەو قەساوانەی کە سەری دەبڕن حەیوان کە چەقۆکیان تیژ دەکەن باکوول نەوێ، مەیدەنە دەست کەسێک کە نازانە حەیوان سەر ببڕێ، گونەحبارە بن. ئیماندار چکە پێغەمبەرجانە فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر سەرتان بڕی جوان سەری بڕن، ئەزیەتی حەیوانەکە مەدە، لەبەر حەیوانەکە چەقۆکە تیژ مەکە، گوناحە. ئەمانە مەکە، دوای گونەحبارە بیدە کەسێک، ئەم کەسە بە کەسێک بێ نوێژگەر بێ، دەستپاک بێ و بزانی حەیوان سەر ببڕێ و بە جوانی هەرکەکەت ئەنجام بدە. پێسی حەیوانەکە مەدە کەس و مەیدە و کەسەژی کە بۆ سەرەبڕێ لە مقابلی پارە ئەوە دروست نییە، ئاگای لێ بێ، ئەبێ زۆر وری ئەبێت. ئەمانە نەکەی ئیماندارن. و تەقسیمکردنی ئەتوانی هەمووی سەرفکەی، ئەتوانی بیکەی 3 بەش، ئەتوانی بیکەی بە 2 بەش. ئەسەح ئەوەیە بیکەیتە 3 بەش یان 2 بەش. حەیوانە بەشێکی هەڵگرە بۆ خۆت،
دوو بەشی تەوزیع کرد بەشێکی بدا ژار بەشێکی بدە چی هاوسێ و دراوسێ و برادر شتێکی غەڵەت هەیە لە ناوماندا زۆر بەرپا بوو ئەڵێ فڵانەیکە من ناینێرم بۆ فڵانەیکە نابێ ئەبێ پێشی هەموو کەسێ بەشی قەومەکانی خۆت دێ چونکە سیلەی ڕەحم نابێ سیلەی ڕەحم ببرێنی قەومی وا هەیە چولێ گۆشتی مەدەرێ ساڵێ قسەت لەگەڵا ناکە ئەمە قوربانیت کرد قوربانەکە مەکە بەس با سیلەی ڕەحمەکە بمێنی سیلەی ڕەحمەکە واجبە بەڵام قوربانەکە ناگێتە ئاستی واجب دراوسەکەت فەرزترە هەتا بینێری بۆ فەقیرێک دەرە و شارەکە وریا بە نیماندا ناکەیەتەوە بە میزاجی خۆت بە فکری خۆت گۆشت تەوزیع شەرع پێیتی وتە ئەوەی ڕووی لە قاپێکە کە دراوسەکان بیدەرێ فەقیرە دەوڵەمەنە بیدەرێ نابێ بیدەیتە دوو دراوسێ دوان نەدی ئەوە چی دروستەکە حەقت دروستەکە یان مەیدە پێش دراوسەکان یان داتە دوان بیدە چوارەکەی ترش ئەیدەیتە دوو قەوم فەقیرە بیدە چوارەکەی ترش ناکەی چۆن نەبێ وڵات بکەیت ئەمە خەیرە خەیر ئەمە زەکات نییە جایکەنەوە ئیماندارە زەکات تایبەتە بۆ فەقیر مستحق بەڵام سەدەقە و خێر بۆ دەوڵەمەندش دەبێت پێغەمبەر گیان عەلەیهی سەڵات وەسەلام ئەبوو سفیان هات بۆ لای ماڵ دنیاشی بوو وتی بڕۆ لەو دۆڵار ڕاوەستە چی گەرەکە بیدەنێ سەدەقەی دنیای داپێ بەڵام بۆ ئاڵوبەیتی خۆی کە سەدەقەی نەداوە زەکاتی نەدا کەواتە ئێمە بزانین ئەمانە هەندێ هەڵەیە و هەندێ چاکەش کە بیکەیمە جوانی خۆی گەورە ڕەحمان لێ بکە عاقبەت خێرمان کە لەشمان ساغ بکە لێمان قبوڵ بکە ئینشاء الله تعالى يا ربي خوای لێ تەباڕەینە و لە گوناحەکانمان خۆش بی إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا